سڵاوتان لێ بێ بەڕێزان، من دەمەوێت ئەمڕۆ لە بازار لەگەڵ دوکاندارەکان قسە بکەم بزانم وەزی بازار لە ئێسایە چۆنە. وەکو دەزانین چەند مانگێکە موچەی فەرمانبەران نەهاتوو، ئەمەش کاریگەرە ڕاستە و خۆی لەسەر ژیانی و بژێوی ئەو دوکاندارانداناوم دەمەوێت پرسیاران لێ بکەم زانم وەزی دوکانەکانیان و بژێویان چۆنە و تا چەند ئەو دواکەوتنی موچەیە کاریگەری لەسەر دوکانەکانیان داناوە. هەروەها دەمەوێت بپرسم کێ بۆ هۆی ئەوەی کە خەڵک ئێستا زۆرینە پشت بە موچە ببەستێ، بۆچی بەشێکی زۆر لە هاوڵاتیان پشت بە موچە دەبستن نایەن کاری ئازاد بکەن. ئەم پرسیارانە و چەند پرسیارێکتر لە دوکاندارەکانەکەم ئێوەش بینەری بەرنامەکە بن. دەمەوێت ئەمڕۆ لە بازار لەگەڵ دوکاندارەکان قسە بکەم بزانم وەزی بازار لە ئێسایە چۆن. معاش بیرێ باشە، معاش نەیرێ بەتەواتی خراپە بێ. کابرا مانگە میلیۆنێکی بۆی خوا بیبڕێ، هەتا بڕی هەتا نەما لەبتن نەما. ڕۆژی 20,000 30,000 پێیاگرت، بەخوا ئێستا ڕۆژی 5,000 پێیان ناکەم. وەڵاهی ئەوەیان درۆکرە بە ڕاستەکەشیان باوەڕ ناکەنی هیچیان. ئەمانە کاتنە سەردەسەڵات من تازە خەتما بوو، پیر بوو. هەرێمیی و حکوومەتێکی کوانێ یاسا و کوا سەروەری لە سایی دوو بوونە ماڵەدا خۆزگەکانم هەمووی وەری وەڵاهی وەکو دوکانداری ئەمە ئاواتمان وێ موچە بم خەڵقە بن بۆی دوکانداری بکەوێت و ئیشەکەی خۆی، بەڵام وەڵاهی ئەوەیان درۆکرە بە ڕاستەکەشیان باوەڕ ناکەنی هیچیان. باش وەزی دوکان ئێستا چۆنە؟ ینی بازار بەگەشت دوکان بەزوێ کا دەبینە سەر تەکید بە بەس کاتەکە بینە سەر ناجارە بەخوا بە هەفتە لێرە من سفتاحنا هەر سفتاح ناکەم نەک یعنی هین بێ نەک منیش هەمووی زۆربەی دوکانەرەکانمان. ئەم چەند مانگەی پێشوەکۆ زانین دوو مانگیان زیاتر لە دوو مانگ جار ئینجا موچە دەدرا و لێ بڕینیشەوە بە ئێستەیشەوە ینی وەزاکە هەر بەردەوام دوکانەکەت تاسیری کردو سەر بژێوی ژیانە. ئەی چۆن تەسیر ناکە؟ ئەرە وەڵا خۆی دوکانارە بە موچەخۆرەوە ئیشیە بێت کە موچەخۆر نەما ئیشی نامێنێت. بەندە بۆ ئەی تەمان بەندە بۆ سا جاران بیرمە باوکم و ئەوان و کە سوکاری ئەمەش کە دوکانامان نەبوو لە سابسبی حتا قەرزیانە بە موچەخۆرەکان لەبەری موچەخۆر تەکید بوو کە سەری مانگەیاتی، بەڵام ئێستا خەڵک خواخواتی موچەخۆر نێتە لە چکە پارەکە نییە سقەی نیە مەعاشەکە. باشە بۆچی ینی وایان لێ کرد خەڵک ئێستا پشت بە ئیشی ئازادی خۆی نابەستێ هەمووی تەرکیزی لەسەر موچەیە ئەو هەموو موچەخۆرە موچەخۆرەکە زۆر زۆرە بێحەد زۆرە. بۆ وایان لێ کرد ئێستا ئاوا خۆشیان خزم و خزمێنە و کە سوکار و ئەملا ئەولایان کرد هەمویان تەعین کرد و هەمویان کردن و هەموو پلەی گەوریانانە هەیە ئێستا بەخوا من ئەزانم کوردی نازانە نایزانێت کە بە مستەشار وەزیر تەقاوت کراوە بەخوا کوردی نازانێت لە هەر لە بەقاژیەوە بەدەوەی خزمی دەری کابراڵێ مەسئولێکە کار بەدەستێک. ئێستا وەزەکان پێ کۆنتڕۆڵ ناکەن. نەخێر تازە هیچ ڕۆی تازە چی بەخوا 300-400 ساڵ لە وڵاتیان دواخست کاکە هەردووە وڵاتیان چقدر دوو لە ڕۆیتە دوو ڕۆیەوە هەچی گەنجە سەقەت بوو لە ساڵ 95 گەنجیان سەقەت کرد. کەی گەنجە سا هەر بیرروباری وەتانێتی ماوەسا هەر بیری لەوا کاتەوە چۆن بژی گەنج خواخوایەتیش لێ بێن و کیانی بە خۆ دروستکە بەڵام بەچی بیکە کەسابەت نییە کەسابەت نەما کەمە کەسابە ئەرە وەڵا زۆر نەما کەسابە زۆر کەمە عالم هەمووی وێرانە. باشە ئەبینین ئێستا خەڵک و بازار زۆرینەی تەرکیزی لەسەر موچەی فەرمانبەرە هۆکار چییە؟ هەمووی پشت بە موچە دەبەستێ ینی عالمەکە لە فانەوەی موچەخۆرە لە فانەوەی بەدەوەی هۆکارێک. ئەی بۆ خەڵک پشت بە ئیشی ئازاد نابەستێ خۆی خاوەنی ئیش بێ خۆی پشت بە موچە نەبەستێ خۆی ئیشێکی تایبەت بە خۆی هەیە. وەڵای ترۆی خوتوعا لە خۆیان ئێستا من کەسابەتەکەم ئەمەیە ئێستا من تۆ پشت بە موچە نەبەستەوە هەرچەندە موچە تاسیری هەیە. بەڵێ هەیە دیارە وەڵا سەدقات ئەرە وەڵا هەیە. کێ بۆ هۆی ئەوەی کە بازار بەم شێوازە ئاوای لێبێ موچە هۆکاری سەرەکی بژێوی بازار؟ وەڵا هۆکار ئامە بەڵام هۆکار کێ ناکەم هۆکار حکوومەتە نه هۆکار حکوومەت نیە بەتەنە هۆکاری خۆمانی کێ مشمان تاوان ئەرە وەڵا زۆر خەڵ ناقەنەعاتە قایل نییە خەڵک کابرا مانگە میلیۆنێکی بۆی خوا بیبڕێ هەتا بڕی هەتا نەما لەبتن نەما. تۆ وەکو هاوڵاتیەک تا چەند ئومێدت هەیە ئەم ڕێکەوتنەی کە لیژنەکەی
هەرێمی کوردستان دوێنێ گەڕانەوە بۆ ساڵی 2021 ئەم وەزە چارەسەر بێت تا چەند ئومێدت هەیە؟ والله بإذن خوای گەورە ومێرم هەیە ئەرە والله سەدقات بەڵام پێ و زانیارێنی من هەمان ئەو ڕێکەوتنەیە کە ساڵی 2019 کرا بەڵام لە ساڵی 2020 جێبەجێ نەکراوە ئەوەیان نازانم وەزی دوکان و بازار چۆن ئێستا چەند مایەکەم و چەند نییە بەلێ بڕینەوە دابەشەن بەعام ئیشەکە کەس بووە هۆکاری ئەوەشە خەڵک پارەی پێنیە بێمعاشیش معنی بەڕاستی تەسیری کردووەتە سەر بازارەکە ومێدمانەیە ئیشەڵا چاک بێ مۆزە بەڵام ئەگەر دیخەت بزین ئێستا تەرکیزی زۆرینەی بازارزانە بژ ئاماژەت پێدا لەسەر موچەیە بۆ خەڵک زۆرینە وای لێ هاتووە هەمووی پشت بە موچە بەستێ بۆ پشت بە ئیشێکی ئازادی خۆی نابەستێ خۆی ئیش بک بۆ منە جوتیار بێ یان خاوەنی ئیشێک بێ کە پشت بە موچەکەی خۆی نەبەستێ وڵی باەک شتی بچووکە عسکە من لە خۆمەوە سیرەکەم خانەنشینی ئاسایشم بۆی احتیاج نەبم بە دەستی هیچ کەسێک پەنام بردووە بۆ پەنای کەسابەت بۆی بەڕاستی چاوەڕی هیچ نەکەم یعنی ها نەک بڵێ ناومێدم ناومێد نیم لە حکومت یعنی ئومێدم هەیە کە ئیشەڵا دوای هەموو تەنگانەیە فەراحی بێت تێگەی بەس ناومێد نیم وەک بڵێم ناومێدم و ئومێدم بە هیچ شتێک نەماوە ئومێدم هەیە بەس ئیشەڵا ئومێدم هەیە ماڵی کورد یەک بێت یەک دەنگ بن یەک بڕیار بن ئیشەڵا پشت بەخوای گەورە ئەمە شتیە پەڕێنی باش ئەو کۆزانین ئێستا خەڵکێکی زۆر موچە خۆرە لە هەرێمی کوردستانە معنی کێ بۆ هۆکاریەوەی کە ئێستا ئاوا بازار هەمووی تەرکیزی لەسەر موچە بێت تەرکیزی لەسەر ئیشێک نەبێت کە لە ناوخۆی ئێستا بۆ نمونە هەر وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان وەکو تورکیا وەکو ئێران زۆرینەی خەڵکەکەی لە ناو خۆیان ئیشی سربەخۆی خۆیان هەیە بازاری جوڵەی تایە ینی بەڵام لە هەرێمی کوردستان بینین ئەمە نییە هەمووی خەڵکیان زۆرینەی خەڵک با بڵێن پشتی بە موچەکە بەستووە نایە وەکو خۆی وەکو جەنابەت خاوەنی ئیشێک بێ هەرچەند ئێستا داین تا ڕادێک جەناب دەڵێ و خارنشین بەڵام ڕەنگە وەکو پێویست ئەو موچەی نەتوانێت بژێوی دابێت هاتووی دوکانێک کرێچیم وەکو دوکان کرێچیم و وەکو خانوژەت کرێچیم خێزانارم بەس چییە؟ ومێدم هەیە ئیشەڵا ئەم وەزعە چاک بێ دەردی تۆژە فەرمی ئەو قسەی تۆ زۆر جوانە ئینسان چاوەڕی شتێک نەکات کە بە بەردەوامی بە نوقسانی بگەڕێتەوە بۆی ینی هەموو پشت بە خۆی ببەسێ دەردی تۆ فەرمی هەتا چاوەڕێ نەکە ینی ئەگەر لە ماڵێک شابی کوڕ بیت چاوەڕێی باوک نەکەی باشە یعنی ئومێدێ بەخۆ هەبێ ینی بەڕاستی هەموو ئینسانێک حەقە لەسەر قاچی خۆی بۆسێت تێگەی هەوڵ بات تێگەی ئەتە خۆم ڕۆژ ڕێگە چارە هەیە شتزانە لەگەڵ جەناب بەڵێوانە برازای منن چای من کاکە سڵاوت لێبێ بە خزمەتە دوکانداری جەنابێت ئەی چیەکەی وەکو بژێوی ژیان وەکو گەنجێک کاسب ئەم چەند مانگی کە با بڵێن بەپێی ئەو ئامارانی کە وەرگیراوە لە 2020 تا مانگی 12 چوار موچە سێ دانیان بە لێبڕینەوە دابشکراوە تا چەند تاسیری ڕاستە خۆی لەسەر کاسبیەکەی تۆ داناوە زۆر تاسیری تێکردووە بەڕاستی یعنی ئیش و کار و کاسبی نێشتووە معاش بیرێ باشە معاش نەیرێ بە تەواوەتی خراپە بێ وەستاوە بەس ئیشەڵا ئومێدی خۆیان چاک بێت و ئیشەڵا ئەم زلوفەژە ڕوا نامێنێ بەرەو چاکبوونە ڕوا بە پێی و زانیارەی من هەمە ئەو لیژنەیە کە لە بەغدا دوێنێ وتیان ڕێکەوتنمان کردووە هەمان ڕێکەوتنی ساڵی 2019 کە بۆ موچەی 2020 کرا بەڵام وەکو بینیمان وەزەکە زۆر خراپبوو جێبەجێ نەکرا تا چەند ئومێد هەیە وەکو گەنج وەکو کاسبکارێک ئەم ڕێکەوتن بۆ ساڵی 2021 جێبەجێ بکرێت و وەزەی بازار تۆزێ بکرێت خۆی ساڵ بە ساڵ بەرەو باشتر ئیشەڵا ئەڕوا نابێ ئەمەمان خراپتر بێ بڵین خراپترە بێ بە زروف بەرەو باشترە ڕوا هەر کەسێکی شاڕێ مەعاش نەکا خۆی بچێ کاسبی خۆی بکە هەوڵی خۆی بە ئیشێ بۆ خۆی بکە دەستکاری ئاها بڵێ من چاڕی مەعاشەکەم وەتا سەری مەعاژیەوە و چاڕێەکەم و کرێچیم بڕۆ ئیشێکە حڕی بکە هیچی دەست نەکەی پارەی ڕۆژانەی خۆی هەر پێیاکە من حەزم کرد باسی ئەوە کرد وەکو بینین ئێستا خەڵکێکی زۆر بە تایبەتی ئەوانەی بازارە بینین تا ڕادەیە گوەزیان باشترێ لە موچە خۆران لە بەروی پشتیان بە ئیشێک بەستۆ کە خۆی خاوەنیەتی ئەو پارەی کە دەستێکەوەی ڕۆژانە کەم دێتە دەستیوە ئەو ڕۆژەی پێ دەبرەکە معنی بۆچی ئێستا هەموو خەڵک تەرکیزی لەسەر موچەیە موچە بۆتە هۆکاری ڕئیسی بژانەوەی بازار وڵی ئەتر بە ئام هەمووی مۆزەف چاڕێ مەعاشە هیچی کاسب کار نازانێ هیچ سونعاتێ نازانێ خۆی یاوەتە مۆزەفی
بۆ هۆکاری ئەوەی کە خەڵک ئاوا ئێستا بەو شوازە حال لە بیدایەتەوە تا دروست بووە ئەم ئەومەتی کە تۆ بیستودا لەم زەستەمەینایە هەر هەمی چاڕی دەستی مەعاشە هیچ سونعاتێ نازانێ حکومە زوو مەعاشێکی یاوە خەڵکە بیری جاران نەگاتەوە مەعاشی ملیێنێ بووە 900,000 بووە کێشەی نەبووە ئیشی نەکردووە بەس ئیستا تووشی ئەم قەیرانە بووە ئەم قەیرانە ئیشی بۆ ناکرێ هیچ ئیشیە نازانێ ئەوسا مەعاشێکی باشی وەرگرتووە ساری کڕیوە ئاتر هەروە بێتەوە ئەساسی ناوماڵی گۆڕیوە چی ویستوە بۆی گۆڕیوە جەنابەت پێت باشە خەڵکێک ئەگەر موچە باش نەبوو خۆی بداتە کاسبی سەنعاتێک فێر خۆی باتە هینی کەسابەتێ بۆیە فێری ئیشێ بێت بۆیە یعنی چاڕی دەستی حکومت نەکا بڵێ من چاڕێکم ئەو پارەیەم باتێ پێ بژیم با خۆی هەوڵی خۆی بە تەختە بەسم 25 ساڵە تەختە بەسم ئێسەش لە شوقەکانی کەڵەوانان بای دەفتەرێ موادم لەوێ خەواندووە زۆر چاوەڕێوم کرد حکومت سولفە سەرم کاو دەستکەمە بە ئیش بەڵام بەداخەوە حکومت سولفە سەرف ناگاویشیش ناکرێتەوە ئەو پرۆژەی من ئیشم تیا کرد نزیکی 500 نەفەر ئیشی تیا کرد لە ئێستا ئیشەکەی تۆ ڕاوەستەوە هەر 500 نەفەرەکە بۆ ماڵەوە هەیەیان ینی هەر 100 نەفەر بەیەکەوە 100 نەفەر بۆ ماڵەوە لەو پرۆژەیە 500 نەفەر بۆ ماڵەوە دە چەند پرۆژە ڕاگیراوە ئەو نەخەڵک لاینکە من 500 نەفەرە خۆ 300یان خاوەنی خێزانە بە تاکید زەلامی تیا بۆ کە پێیان کەڕیان گیانی شەکە ڕاگیرا لەوێ دەستی کرد بەگریان هەرگریا گریاوتی من چی بکەم یعنی هیچ ڕاگیراوە کرێچیم سلفەم لەسەرا کۆمەڵێ شت بەڕاستی یعنی ئیش نییە من لەم بیناکە بێ ئیش بووم لە پارمانگیدەوە ڕاگیراوە ئەسام لێرە دوکانێکم دانا دوور لە ئیشەکەی خۆم ئیشەکەت گۆڕ زۆر جیاواز یعنی وەکو قەندیل و ئەزمەڕەونە دوور من لەیەکەوە 4 مانگدامنا 3 مانگی هەر لە جیرفانی خۆم کرێکەماوە زەرەر بوو 3 مانگ زەرەرم کرد نەجاحەت نایەنیت زای بۆ نەجاحەت نایەنیت خەڵک لە کاتی خنکانە پەراماری چڵەپ و شێگات خەڵکەمووی بێ ئیشە یعنی ئەمڕۆ تۆ دوکانێکی بۆ نمونێ سەم پیاوە لێرە قەفەسە فرۆش بەیانی یەکێگەل لە خۆی سەیرەکە دوو کەس قەفەسی وێ دوسەڵە بۆ منی قەفەس نەفرۆش ئەمە نیشانەی بێ ئیشیە زەرەرەکەیت یعنی من چەندەم ئیش گۆڕیەوە لەم بینەیە هەر زەرەرم کردووە بەڵامە بینین ئێستا خەڵکێکی زۆر لە ناو هەرێمی کوردستانە بوون بە موچەخۆر ئەم هەموو موچەخۆرە بۆ دروست کراوە ئێستا کۆنتترۆڵیشان پێ ناکرێت ئەزایی چۆنە خۆی هەجدە سەڵاتێ بێ بمێنێتەوە ئەبێ کۆمەڵی خەڵک لە دەوری خۆی کۆکات کۆمەڵی خەڵک خەیاڵ بکە کۆمەڵی خەڵک بخەوێنێ جا ئەم مەعاشخۆریە تەمەڵکردنی خەڵک بوو تەمەڵکردنی خەڵک بوو یعنی کابرا سێردەگر شوان بواتەوە بۆەوە پۆلیس جوتیار بواتەوە پۆلیس یعنی خەڵک هەمووی هەوڵ یا مەعاشێ بۆ خۆی بچڕێ ئێستا مەعاشەکەش نییە تازە دەستیشی لە ئیش گیر نابێتەوە ئەوەی کە باست کرد زۆر بەلام و گرنگ بوتت بۆ نمونە فەلاحەکەیە وازی لە کشت و کاڵکردنەکەی هێناوە کە ئیشێکی سەربەخۆیە هاتۆ بە ینی بۆتە موچەخۆر یان نمونەی تشکە باست کرد ئەمە نەبووتە هۆی ئەوەی کە سەنعەت سازی کەم بێتەوە ئیشی سەربەخۆ کەم بێتەوە و هەمووی تەرکیزی لەسەر موچەی حکومی بێت بەتاکی دوایە بەڵام شوێنەکەی گیراوە شوێنەکەی گیراوە ئەو کەسە بڵێن کەسێتر چۆ دەجێ فەلاحەتەکە تازە بۆی ناکرێ ئەگەر ئەم هەموو کەسە بێتەوە بە فەلاحەتەکە دەری نایێنێت تازە ئەوەش وەزعی فەلاحیە کە ئیبینی لە کوردستانە کاتی هەنار پێگا و شودی پێگا و تەمادە پێگا هەمومانەی بینین چییە باشە بەڵام ئەگەر دیخەت بدەی لە وڵاتانی دراوسی خۆمان بە تایبەتی تورکیا بۆ نمونە موچەخۆریشی زۆر نییە موچەیش با بڵێن زۆربەی لە کاتی خۆیان دابەشەکرێ بەڵام لەبەروی خەڵکەکەی سەنعەتسازن لەناو خۆیانە خەریکی پیشەی ینی بژێوی خۆیانن ئیشی سەربەخۆن ئەم کێشانەیان نییە کە ئێستا لە ناو وڵاتی خۆمانە برازەکەم ئەوەن دەوڵەتن ئێمان کۆمپانیایەک تەماتەهێنێت پیاومەوێت تەماتە بێنێ هەر بۆ خۆیەتی خۆڕخکاری بەڵێ حت گۆرەویش کۆمپانیایەکەی هێنێ ئە نبینی ئەم هەموو برنج و هەر یەکە و بە کیسەیەک و بە ڕەنگێک و کەس نازانێت چی و لەکوێت هەمووی کۆمپانیایە خەڵکی سادە نییە فەرموەرە با من و تۆ بەیانی بتوانانی شت بێنی ناتوانانی بێنی ئومێدت هەیە ئەم وەزە بتوان باش بکەن لە حیاتە ئەمانە کاتنە سەر دەسەڵات من تازە خەتما بوو پیر بوو یعنی هەموویمان بە ئومێدەوە برام ساڵنا ساڵێکیکەوە هەمومان تەواو بووی تازە چابێچانەوێ بە چیەتی یەکێک لە باشەکانی ئیشی سەربەخۆ ئەوەیە کە کاتێک ئیشی سەربەخۆت هەبوو ئەو قازانجەی کە ڕۆژانە دەست دەکەوێت ئەگەر کەمیش بێ ئێوارە لە دەستایە ئەتوانی بۆ پێویستەتەکانی ئەو ڕۆژە بەپی کەم و زۆری ئەو قازانجەی دەست کەوتۆ بەکاری بێن بەڵام موشە لەبەرەوەی
ئەگەر لە حاڵەتی ئاسایش بە 30 ڕۆژ جارێ درێ ئەبێ چاوەڕێ بکەێت تاوەکو ئەوەی دەست دەکەوێت بەشێکی زۆر لە فەرمانبەران کە لە ئێستای وەزەی موچیان خراپە و دواکەوێت و لێ بڕدرێ زۆربەی پێداویستەکانیان بە قەرز لە مارکێتەکانەکردن یاخود لە بازارەکردن ئەمە وای کردو کێشە بۆ ناو بازار دروست بێ کە پشتیان بە موچەی فەرمانبەر بەستەوە بۆی بەشێک لەو قەرزانیان بدرێتەوە ئێمە بەردەوام ببین بەڵام بچینە لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لەبێ دەمەوێت لەگەڵ دوکاندارەکان قسە بکەم بزانم وەزەی بژێوی بازار چۆنە لە ئێستاە کە موچە چەند مانگێکە زۆر بەخراپی دواکەوێت و لێشیە بردرێ و هۆکار چی ئەو هەموو موچە خۆرە دروست کراوە ئێستا پێی کۆنتترۆل ناکرێت بۆچی وای لێ هاتۆ ئێستا خەڵکێک ناتوانێت پشت بە ئیشێکی سەربەخۆی خۆی ببەستێ یاخود فێری جۆرە پیشەیەک بێت و ڕۆژانە ئەو قازانجەی دەستێکەوێت لە دەستی خۆیان بێت و پشت بە موچە نەبەستی ئەمڕۆ لە بازار لەگەڵ دوکاندارەکان قسە بکەم بزانم وەزەی بازار لە ئێسایە چۆن معاش بیرێ باشە معاش نەیرێ بە تەواوەتی خراپە بێ کابرا مانگە میلیۆنێکی بۆی خوا بیبڕێ هەتا بڕی هەتا نەما لە بتن نەما ڕۆژی 20,000 30,000 پێیاگرت بەخوا ئێستا ڕۆژی 5,000 پێیان ناکەم وڵی ئەوەیان درۆکرە بە ڕاستەکەشان باوەڕ ناکەنی هیچیان ئەمانە کاتنە سەر دەسەڵات من تازە خەتما بوو پیر بوو هەرێمیی و حکوومەتێکی کوانێ یاسا و کوا سەروەری لە سای دوو بوونە ماڵەدا خۆزگەکانم هەمووی وەری من کاسپێکەکەم ینی ڕۆژانە ئیشێکی ڕۆژانی خۆمەوە بەڵام ئێستا ئەو ئیشە نەما ئەو ئیشە کەس بووە بە بۆنی قەیرانەوە تۆر ئیشە بکەیت ئیتر ڕەنگە ئەو ئیشە فەرقی هەبێ ڕاستەکە سەنعاتکار وەکو کۆمەڵی ئیشیکە باشترە سەنعاتکار باشتریان کۆمەڵی ئیش بەڵام وەکۆی کۆمەڵێکی هەیە ڕەتی بە پارەکە من لە کۆمپانیا بووم پێشتر ئیشی کۆمپانیەکان نەماوە ئێستا تەمانەوە هۆکارەکەی ڕەنگە موچە بێکە تۆژی شەکەی خۆت بەڵێ بێ موچەی و بێمە عاشیە بێمە عاشەکەش وای لە خەڵکە کردووە ینی تاوا خەڵک بێزار بووە بڕۆ قەنەعات بێ منەڵم بەزێ بەم مایکەی ئێوایەتەوە بە هەموو مایکەکایەتەوە ئەسا بە بەهات هاتە قسە ئەو نە خەڵک گلی هەیە ئەو نە خەڵک گلیا بەجێ ئەم مایکە بەس ئەمە هیچ ئیسفادێکی نییە هەچ لەگەڵم حکومەتە حەزەکەی فیرعون زینوکەرەوە لەگەڵ ئەم حکومەتە هیچی لێنە ئەبێ وەکو سووریا و لیبیا لێبێ ئەنجام حکومەتە چاگە بێ زۆر باشە بەڕێستان کە باسیەوەت کردکەەوە بۆنەوەی کە قەیران دروست بۆ ئیشەکەی خۆت لە دەستداوە بۆچی بینی ئێستا لە هەرێمی کوردستانە موچەخۆرێکی زۆر هەیە هەموو خەڵک پشتی بە موچە بەستووە ینی بۆ نایەت ئیشێکی سەربەخۆ بکە سەنعاتێک بکە فێری جۆرە پیشێک ببێت بۆی ڕۆژانە شتێکی خۆی دەست براکەم لە ساڵەکانی 2023 بەدواوە معاشێکی باشە بوو پارێکی باشە بوو هەڵ ڕژا بوو خەڵکە متاعینات هەبوو هەمووی خۆی تاعینەکرد هەموو معاشخۆرێکی باشە بوو لە ملیۆن کەمتر بوو هەمووی خویە لە 65 وابزانم معاشخۆرە هیچی خوی نایە سەنعاتەوەشی معاشخۆر بێت ناتوانێت سەنعاتێ بکات چکە ئێستا من تەمەنێکم هەیە بەڵام ئەگەر لە گەنجێت یا سەنعاتێکم نەگرێت تازە لە نزیکی 40 ساڵیە سەنعاتی چیم بۆ کرێت پێت وایە ئەو تاعینە زۆر و زەبەنەوەی کرد کە خەڵکێک ئێستا پشت بە خۆی نەبەستی و پشت بە ئیشێکی سەر بخۆنە بێگومان ئەو تاعیناتەیە ئەو تاعیناتی زووە ئێستا من کەسوکاری خۆمێ لۆچە معاشخۆر بە ئیشێکی دەروی بۆ ناکرێت معاشیشی پارەشی نییە معاشەکەشی نییە وەرە ڕۆژێک لۆچە کرەکاریمان بۆ نەکرێت ڕۆژە ئیشێکی کەمان بۆ نەکرێت اینجا دوای ئەوەش من پێم وتی سنعاتکار هەیە ئێستا لە ئێرانەوە وەستا هەیە لە وەستای خۆمان باشتر ئیشەکات و ئەرزانتریشە وەستاکی خۆمان نایکات بۆچی خەڵکی خۆمان بوون منە ڕازی نییە بەکەم وەکو دەبینێ ئێستا بازارەکانمان پڕ بووە لە وەستای ئێرانی لە وەستای سووری هەتا لە تورکی بەڵام خەڵکی خۆمان هەیە ناتوانێت شتێک بکە یان نایەوێم جۆریشان شتەکە بە تەماعیە هەمیشی چاولێکەریە من پێم وتی لە 90 و لە نەوەکانە لە کۆڵانەکە سارە دوو سارە وەڵام ئێستا من سارێک پێ براکەم ساری بێ خۆخۆمەە بیگەین بە دوو سارە هەمی تەماعەکەیە قەناعەتمان نەما و بڕۆ قەناعەتە بێ یەکەم شت قەناعەتە کەسمان قەناعەتمان بێ شتێ نەما حتا خۆشم یەکەم کەسم کەس قەناعەتی نییە هەمی خانوویێکێکا بە دوو هەمی دوێکە سارێکێکا بە سێ یعنی کەس قەناعەتی نییە دووش تەمەڵی خۆمانە و هەمیش وەک پێم لە 65 گەردەوە بە ئەوەی کە هەمومان فێری موچە و معاشخۆری بووین تەمەڵی و موچەخۆریان کرد تەمەڵی موچەخۆریان کردوین بەڵام گلێش لە موچەخۆرەکان نییە بڵێن حاڵی حسابێ بەڵام ئیشیشان نێشتووە ئیشیشان حل لە کەسابەتیان لە حریم کوردستانە بە تایبەتی لە سلێمانیان نێشتووە تۆ معاشە نەبێ کارێکی ڕۆژانە و نەبێ نەتوانی ئیشکی لە دەرەوە باشە
بەچی ئەتوانی ژیانێ بگۆڕی مڵکەکەەوە بگۆڕیە حەز بە شتە بکەی کە ئەتەوەیە بێگەی کە نەبێ ناتوانانی ڕێگری لێک هەموو شتێکراوە هیچ شتێک نیە ئینسان بتوانێت پشتی پێ بەستێ وێزەکان ئەوەندە خراپ کردو لە بازار هەر هیچ نەماوە جاران تۆزە تۆزەیەک هەبوو باش بوو ئێستا و تۆزە تۆزێش نەما وەزانین ئێستا بەگشتی لە هەرێمی کوردستانە موچەخۆرێکی زۆر هەیە ئەمە وای کردو خەڵکێکی زۆر فێری موچەخۆری ببێت و تااقەتی ئیشکردنی نەبێت پیشمانی پیشە و سەنعەتێک نەزانێت ئەم هەموو موچەخۆرە ئێستا کۆنتترۆلی پێناکرێت بۆ بەشێکی نایە دەستکاتەوە بە پیشەیەک بە سەنعەتێک بۆی ئەو قازانجەی دەستێکەوە ڕۆژانە گەر کەمیش بێ ئێوارەی لە دەستیان آخر بۆ من و تۆ نیە ئەو پیشە لابەلایە باشە توی کری ئاوە لەسرە کری مۆلی دە لەسرە کری دوکانێ لەسرە باشە مەسروفی خۆتە لەسرە نان خواردنی دەرەوە لەسرە باشە یەکی ئەەکەی تا بژێوی بەس ئەو شتانە بۆ دەربێنێتەوە بێژگە لە قرس بۆ ئەوەی کە خەڵکێک بێ لە بازارش خۆیش ئەوش قرس بۆ ناتوانانی بەڵێ بەڵێ کابرا بۆ نمونە باریشیە بزان ئەو عربان شێ لە بەیانی و ئالویا من نەمدیوە غێری خۆی یەک شتیکە لەسەر عربانەکەی بێت ئاین چی بکەیت ئێستا دەبینین لە ڕۆژێکا من 100 کەسێ بۆ ئەم دوکانە بۆ لام لە 100 کەسەکە یەک کەسیەت ئەویش بۆ خانوویکی 4 دەفتەری 3 دەفتەری باشە قەناعەتم پێیەکی تەلەفۆنم بۆیە دەڵێ ئێمە دوو ماڵین باشە بە هەردووکمان پارەمان کۆ کردوێتەوە ئەمانەوەی لە یەک ماڵا بژین خانوویەکمانەوەی تا 3 دەفتەر دوو ماڵ لە خانوویکی 3 دەفتەریە ئەبێت چیان دەستکەوێت کە دەستیشان ناکەوێت باشە بەڵام ئێستا دەبینین بۆ نمونە هەر لە ناو بازاڕی سلێمانی و با بڵێن زۆرینی هەرێمی کوردستانیشا خەڵکێکی زۆر هەیە بۆ نمونە وەستای ئێرانی هاتۆ لێرە ئیشەکە هەیە سووریە لێرە ئیش دەکات بۆ نمونە تورکیا لێرە ئیشەکە بۆ ئەمان ئەتوانن سەناسازن ئیشیان دەست بکەوێت بەڵام خەڵکی خۆمان ئێستا کەمتر تااقەتیەوەی هەیە ئیش بکە هەموو پشتی بە موچە بەست ئێمە 2013 و 2012 ئەمانە فێری دەرسێکی خراپی کردین کوردەکەی خۆمان هەڵێ پارەباران بوو باشە ئێرانیش لەو کاتەوە کە هاتوونیان احترام ئەو کەسانی کە لە چواردەوری شارەکانی کەوەیەن بۆ ئێرە باشە ئەو هەدەفی ئیشکردنە لە برسا برسێتی ڕاوینەوە ئێمە ماومانە هێشتا برسێتی ڕاومانە بۆ وڵاتانی تر باشە ئەوان ڕۆژی بە 5,000 کەن بۆ ئەم 5,000 نزیکی چەند شتێکی ڕۆژانی پێکا بۆ ئەوان لە وڵاتێکی خۆیانە بەڵام 5,000 وەرە من و تۆ 5,000 بینەوە بازار ئەی بەچی معنای تیانێ تێرسکی خۆنانی پێ ناخۆی بۆی ناگرێتەوە ئەو کەسەی کە سەنعەت تۆ بەس خۆت بی بەس خۆت بێژگە لە ماڵ و مناڵ باشە ئەو حەل چییە چارەسەری ئەو وەزەت بەچی ئەکرێت کە نەخەڵکێک ئاوە پشت بە موچە بەستێ و حکومت نەتوانێت بیدا ئێستا گەر موچە خۆر نیوە ئێستا بۆیە ڕەنگە حکومت بتوانێت موچەی خەڵک احتیاطی بدا بەڵام ئێستا ئەوەندە زۆرە ناتوان دەرقەتی نە خیرەت بۆ نەمانیم شتە ئەی چی بکە ینی حکومت چ هەنگاوێنەکە بیڕخێنە زۆر بە ڕاشکاوی تر پێویست ناکە زۆر لەسەری بڕێن 1000 کەس قسەی لەسەر کرد 2000 کەس قسەی لەسەر کرد تێگەی با بڕوخێ با بڕوە تەواوی ترڵێ مشتێ نمونەی خەرمانێکە بەس ئەم مشتەکە بوو بە هەموو خەرمانەکە خەڵک پشت بە موشە ئابەستێ ئەوە نیە پشت بە خۆی بەستێ پشت بە سنعاتەکە بەستێ هۆکار بۆ بۆی خەڵک ئاوا هەمووی تەرکیزی لەسەر موچە بێ نێت خۆی خەریکی ئیشێک بێکە قازانجێکی کەمیش بێ ڕۆژانە ئێوارە دەستی بکات بکەوێتی بیباتەوە بە خێزانە وڵاهی بەڵام چییە هۆکار بەعام خەڵکە تەمەڵ بووە باە بە تاچیت بە تەمەڵیە ئەنیم نازم بەڵام چوو هۆکارێکە لە کاتێکا بینی ئێستا لە بازارەکان هێرێمی کوردستانە وەستای ئێرانی و سووری و تورکی و بیانی تریش هاتون لێرە ئیشی خەریکی ئیشکردن و کار و کاسبیشان دەسەکەوێت وی بنەوە بە وڵاتی خۆیان بەڵام بۆ خەڵکی خۆمان لە ناو وڵاتەکەی خۆیان ئەم میشانەی دەست ناکەوێت یان ناتوانێت ئێمە هەر لە بیداتەوە بڵێن سنعاتکاری کەم بووە باە سنعاتکار هەموو ئێتیمایم بە معاش بەستووە چونکە بڵێن معاش هەبوو موچەی هەبووە ئێتیمام درراوە بۆەوە زیاتر نەک بڵێن بە پیشەکەی پیشەی خۆی وەلا ناو ئێتیمامی داوە سەر بە معاش بەڵام ئێستاەوەی تر حکومت چەند جارێک وچێتی من ناتوانم نە خەڵک زیاتر تاین بکەمی تر ناتوانێت موچەوەکو خۆشی بداوە چەند ساڵێکە خەڵک بەدەستەوە ئەناڵێن و حکومەتیش ناتوانێت بدا کەواتە بە ڕێی جەنابێت کە خۆت خاوەنی ئیشێکی سەر بەخۆی دوکانێکتەی لاشت ساغ بێ چی بکە چاوەکو بتوانێت جۆرە لە جۆرەکان پشت بەخۆی ببەستێ تەرکیز نەکاتە سەر موچە و موچەیە کە ڕەنگە نەدریان بە لێبڕینیشەوە بدرێت واللهی بەڵام هۆکار ئەوە خەڵکە تازە چارەسەر هیچ چارەسەر نییە چونکە خەڵکە تا وا ڕاهاتووە بەو شێوەی ڕاهاتوێت چارەسەر چی بکرێت چاک ناکرێ ینی حەلێکی نییە بەڵامچین تازە خەڵکە ناڵم وا ڕاهاتووە هیچ چارەسەری نییە بەچی چارەسەر بکرێ والله بازار بەعام
سستە بازارەکە زۆر خراپە زۆر هیچ بازار ناوەڵام مداران ڕۆژی 20,000 30,000 پێیاگرت بەخوای ئێستا ڕۆژی 5,000 پێیان ناکەم 5,000 ناوەڵی بە پێنجەکە شکرین بە دەیەکە شکرین نییە ئەو کاتانەی کە موچە درێ وەزی بازار جوڵی تێکەوێت بەڵە جوورە هەیە ئەو کاتی جوورە زۆر زۆر باشە و بۆ کاسبکاری بۆ دوکانداریش هەر ئەیمانی ڕاستە و خۆ یەکسەر تاسیریە بێت ئەراوەڵە تاسیری زۆر زۆرە وڵا برایستەکانە هیچ شتێک نەمەوە بازار هەر بەعام وەستاوە پرسیاری کە وەکۆ زانین ئێستا خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستانە پشت بە موچە بەستێ وای لێ هاتووە ئەگەر موچە بدرێ بازارە بژێتەوە نەدرێ بازار کزەوێ بەڵام بۆچی خەڵک هەمووی پشت بە موچە بەستێ بۆ نایە ئیشێکی سەربەخۆی خۆی هەبێ فێری سەنعەتێکیان پیشەیەک بێ بۆی خۆی چاوەڕی دەستی خۆی بە چاوەڕ دەستی حکوومەت نەبێ خۆی براگە مەزانین چۆن ئەم شتە خەڵک بەعام خۆی تەمبەڵ بووە ئیشەکە ئەگەر تۆ حەزت لێ بێ ئیش هەرە بێ خۆی تەمبەڵ بەس خەڵک خۆی تەمبەڵە ئیشەکەش ناگای بڕ سەد گەنجی بەرە بۆ ئیشەکەی ناکاتە بەتەوەدی من بۆ خۆم حەماڵم بەخوا بۆ خۆم حەماڵم زەنان بدووە بۆ ئیش هەتانی وڕێ ئیشەکەی تەواو نەکردووە وازی لێ ناوتی دۆرەکە من ئیشم پێ ناگرێ ئێکاگە تۆ بەش بە حکومەت بووە بەستی وڵای سەمە عارەبانەشم پێ و کاسبی ژەکەم هەر شوێنێک بێچم وەکو باست کرد ئێستا لە هەرێمی کوردستانە سڕێم قەیرانە ئەم دواکەوتنی موچەیە خەڵکمان هەیە وەستای ئێرانی هاتۆ لێرە کارەکە تورکی هاتۆ لێرە کارەکە سووریا هاتۆ لێرە کارەکە دەستیشی ئەەکەوێ پارێش دەستەکەوێ بەڵام بۆ خەڵکی خۆمان نایکات ینی بۆ وای لێ هاتووە پێی ئایبکاگە ئێستا کابرا بۆ کەناسەکەش نایکە کەناسەکە ماگی 300,000 دەنێ نایکە ئەوش ناکە هەر خۆی تێوێنە دێ خەڵکە بەعام تەمبەڵ بووە کێ هۆکار بوو بۆی خەڵکی ئێرە ئاوا تەمبەڵ بێ لە کاتێکە پێشووتر خەڵکێکە موچێنە بۆ خەڵک هەر خەریکی کار و کەسابەت و ئیشی خۆی هەرە بڵی هۆکارەکەی بەس حیزبەکان وا لە میلەتەی کرد ئارەوەڵە لە 2008 و 2007 ئەی بینە بۆ خەڵک بەعامە ژویە بەس وەک ئەم حیزبە دروستبوون هەرەکەی بەلای خۆی دای تاشوی فەقیر هۆژاری لێ فەوتان ئێستا بەس فەقیر هۆژارەکە داماوە بووە چارەسەر چییە چۆن چارەسەریەوە چارەسەرەکەی ئەوەیە کاکە بەڕاستی حکومەت دەبێ هەوڵە چووا بدە ئەو خەڵکی بژێنێ یعنی خەڵکە وایدانە ناکە بەڕاستی خەڵک هەر بێزار بۆ لە حکومەت ئارەوەڵە من ئێستا بۆ خۆم پێشمەرگەم تەقاوتم بەخوا دەوری 13 ساڵم خزمەت هەیە 1 دینارم معاش نییە کابرا هیچ چیشی نەکردو معاشی 1,200,000 وەرەگرێ 2 ملیۆنیش وەرەگرێ هەیە حەق تاعینیان کرد بەڵێ هەرکەس بە حیزبی خۆیەوە تاعینیان کردو بەلەوەی بەجەمبێڵن کەناڵی پێیام بتان گوتایە تا سەر نییە بۆ بۆتان کردوم بە خۆراکێم خەم و نامەتیە هەموو شەوێک خەوە بینم کەناڵی پێیام بە بەرچاومە تێپەڕەکەن بەرەو دەرگاکەم ڕاکەم و ئەزانم بانگمەکەن مامۆستا کۆزانین ئێستا خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان پشتی بە موچە بەستەوە بۆچی خەڵک ئامادەنی ئیش سەربەخۆ بکە سەنعەتێک فێر بێ پیشەیەک فێر بێ جەناب لەسەرم بابەتە چیەڵێ هەمووی تەرکیزی لەسەر موچەیە هەمووی خەتای دەسەڵاتە من خۆم تەقەم لێ کرا و یەک فیشەکەش بە قاسمەوەیە لەگەڵ ئەم پەنجەیەمە دوێنێ چاک بوویەوە بەڵام من ئەوە ناڵێم هەرێمی چی و حکوومەتی چی کوانێ یاسا و کوا سەروەری لە سایی دوو بوونە ماڵەدا خۆزگەکانم هەمووی وەری دەبا بمکوژن تۆ چی ئەڵێ ومێدت هەیە هەرێمی کوردستان بکەوێتەوە سەرپێی خۆی و بازار ببژێتەوە و خەڵک لە کاتی خۆیان موچەی خۆی وەرگێ بڕوا ناکەم یەک موچەیەن و من دایکێکی بێوەژنم هەیە 3 مانگە تا ئێسا موچەکەی خۆی وەرنەکردەوە ئیتر من چ بڕواایەکمە بێ بە هەرێمی کوردستان ئەگەر هاتنە سەرجادە خۆ پیشیان دەران پێنووسێکم بێن بەدەستمەوە تو خوارد لاپەڕەیەک یان پەڕاوێک بێن بەدەستمەوە ئەی خۆ پیشان دەران ئەمە چییە ئێوە ئاوایەکەن دە حکمی هەرێمی کوردستان ڕسوا بکەن ئیش و کارەکە نییە لەوانەیە بڵێم ئەمە بۆ 25 ئەچێ من 10 دینارم پیا کردووە 10 دینارم پیا کردووە 10,000 یعنی کە ئەیشەکە ببێت لە زمانی لە کاتی گرانیەکەی پێشووتر ئیش هەبوو کارە هەبوو تێگەشتی لەم دوکانە
من 11,000 10,000 سویسریم پیا کردووە تێگەشتی بەڵام ئێستا توێمانە ئیشوکاریان نێشتووە هەموویان هین کردووە هەمویان قۆرخ کردووە چۆن ینی هۆکار چی بۆ وای لێ هاتەوە ئێستا خەڵکێک بەم وەزعا ینی ئیشی دەست ناکەی وەکو جەنابەت باسیە کرد سەناسازیشە وەکو تۆ بەڵام وەکو پێویست نییە کاکە گیان وەکو پێویست چی ببێت ئەوان هەرچی شتی سینی هەیەوین درگایان بۆ کردووەتەوە لەسەر پشت بە ئارەزوی خۆیان ئەیهێنن ئەمەێنێ مەسەلەن لێرە یا بە 120,000 130,000 ئەم 120,000 کە تۆ ئەیە کەرتێکی کە کەرتێ خراپە بێ کابرا چاکی ناکە ئەڵێ بەخوا هەر خراپە بێت تۆ چێکی کە کرێت نایە لای تۆ چاکی کاتەوە چاکی کاتەوە لەبەر ئەوەیە خەڵکی ژناکە وردەکردنی ئەو هەموو مواد و کاڵا و خواردەمەنی کە لە وڵاتانی ترەوە هۆکار بە بۆی ئیشی سەرانسازیش کەم بێتەوە وەختی خۆی سەدام حسین یەکەم شتەکانی بە مۆسەفات هێنا دوو هەمین ئەو شتانەی کە ئەی هێنا ئەگەر بەقەن و کە دەرزیە خیانەتی تیانە بوو ئێستا توجارمانەیە چوار لەوێڵێ بەزەوەنە ئیش کاتە ئەم بەدە ساحێبەکەیەوە ئیتر دوای ئەوە مشکلە نییە تێگەشتی مەسەلەن موادی ئەحتیاتی هێنا چەندێ شتی هێنا ئەوەنش موادی ئەحتیاتی هێنا بە زامان نەموادی ئەحتیاتیەنە نەمەگەرێکێ خۆی بڕوا لەوێ سۆندە و مۆندە و بازێ شتەیە بێنێ ئەجینامانە هیچی موادی ئەحتیاتی نییە ینی ئێستا بۆ نمونە منوال لە جنام تێگەیشتم ئەو کەسێک کە دارتاشە کە کەلوپەل و کەوانتەری ماڵان دروستەکە ئەگەر بێت و ڕێگری لەوە بکرێت لە وڵاتی تورکیا ئەم شتانە نهێنرێت ئەو کاتە ئەوش لێرە ئیشی دەسەکەوێت خەڵکیش لایەوە ئیشەکە ئەی وایە ئەی چۆن بەڵام ئێستا بە سوورەتێکی ئام بە شێوەیەکی ئام پارە نەماوە خەڵک مەعاشخۆر ئاهات پارەکەی لە بازارە سەرفە کرد منی ئیسفادەم لێ کرد یەکێکی کە ئیسفادەی لێ کرد تێگەشتی بەڵام ئێستا مەعاشخۆری دامایش مەعاشەکەی نییە ئەوە نازەم ساڵێکە چوار مەعاشیان وەرگرتووە یعنی کفرە ئەمانە حکومت نین ئەمانە مافیان ئەوەی کە لە ئێستا لە هەرێمی کوردستانە بنینرێ لە بەری و خەڵکێکی زۆر موچەخۆرە بە ڕێژەیەکی زۆر بازار پشتی بە موچەی فەرمانبەر بەستۆ چونکە کاتێ فەرمانبەر موچەکە وەردەگرێت دێ لە بازارە سەرفیەکە بەڵام یەکێک لە هۆیە سەریەکان بۆ ئەوەی کە لە ئێستاە کە بازار وەستاوە ئەوەیە ئەو کەسانیشی کە خاوەن پیشەن وەکو هەندێکیان بۆیان باسکردم هاوردەکردنی ئەو هەموو موادانی کە ئەو هەموو کاڵایی کە لە وڵاتانی ترەوە دێن وای کردووە ئیشی سەناتسازی یاخود ئەوەی کە پیشەوەریەکە و لە بازارە خەریکی ئیشکردنەکەم بێتەوە بە نمونە ئەو موادە تورکیانەی کە موادی ئامادەکراون بۆ منە کەوانتەری ماڵانە یاخود ئەو شتانی کە پەیوەندی بە دارتاشەکانەوە هەیە ئێستا لە وڵاتانی ترەوە بە تایبەتی لە وڵاتی تورکیا و هاوردە ئێرەکرێت بە نرخێکی هەرزانترە فرۆشرێ بۆیە لێرە دارتاشەکە مشتری نابێت یاخود بە زەحمت مشتێکی دەستەکەوێت کە بە تایبەت لایە دروستی بکە یاخود فەلاحێک کە لە فەلاحەتی وازی هێنا و جوتیارە لە جوتارەکەی وازی هێنا و ئێستا بۆتە موچەخۆر ئەگەر بێت و ئەم موچەخۆرە بە بردەوای موچەی پێدراوە ئێستا فێری موچەکە بۆ وازی لە ئیشەکەی هێناوە هەمان ئەم جوتیارە ئەگەر پێشووتر بە نمونە ڕێگری لەوە بکرایە برنج یاخود هەر ماوادێکی تر لە وڵاتانی ترەوە هاوردە بکرێت ئەم لێرە بەرهەمی بهێنایە ئەبۆ هۆکارێکی خۆبژێوی ئەنی خۆمان پشتمان بە خۆمانە بەست بەڵام بەداخەوە خەڵکیکی زۆر کراوە بە موچەخۆر ئێستا موچەکە جۆکو پێویست نییە و بازاری زۆربەی تەرکیزی لەسەر موچەی فەرمانبەرانە بە ئومێدی ئەوەی ساڵی 2021 وەزی بازار ببوژێتەوە موچەی فەرمانبەران بدرێت تاوەکو ئەو خەڵکانی کە چاوەڕێی بژێویەکەم بۆ ماڵ و مناڵەکان بتوان ڕۆژانە ئەگەر کار و کاسبێکیان لە بازارە هەیە شتێکیان دەست بێت و بێنەوە بۆ خێزان و ماڵ و منداڵیان پایم ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر لەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ